سڵاو لە قوتابیانی عزیزی خۆم لە هەر شوێنێکی کوردستانی عزیزن قوتابیانی خۆشەویست ئەو ڕۆژ لەوانەیەش کە لەوانەکانی فیزیای پۆلی 12 لە بەشی یەکەم کە ئاخیروانەیە لە بەشی یەکەم باس لە یاسای کێشکردن و یاسای نیوتن و کێشکردنی گشتی دەکەین. قوتابیانی خۆشەویست لێرەدا یاسای کێشکردن یاخوا بڵێن یاساکانی نیوتن لە پۆلی 11 خوێندووتە و یاسای هێزی کێشکردنیش لە پۆلی 11 شتێکی کەمت لێ خوێندووە. هێزی کێشکردن چییە؟ هێزی کێشکردن لە نێوان دوو بارستایدا دروست دەبێت کاتێک کە دووریەک لە مابینیاندا هەیە واتە لە مابین چەقی دوو بارستای دروست دەبێت کاتێک کە دووریەک لە مابینیاندا هەیە بۆ نمونە زەوی و مانگمان هەیە کە هێزی کێشکردن لە چەقینیان هەردوو بارستایەکەدا دروست دەبێت بەپێ ئەو دووریەی هەیە. کاتە لێرەدا دەتوانین پێناسەیەکی یاخود دەربڕینێکی بۆ هێزی کێشکردن بکەین ئەوژێ دەڵێن هێزی کێشکردنی ئاڵوگۆڕینیان هەموو دوو تەنێکە نمونە وەکو هێزی کێشکردنی نێوان زەوی و مانگ. ئەگە دیقەت لێرە بدەن ئەوە قوتابیانی عەزیز زەویە باشە ئەوەشیان مانگە ئەو بارستایی خۆیە ئەوش بارستایی خۆی دووریەک لە مابینی هەردووکیان هەیە باشە بەکەم ئەو دووریە لەنیان هەردووکیاندایە وا دەکە لە مابینی چەقی هەردوو بارستایەکە هێزێک دروست دەبێت دەڵێن هێزی کێشکردنی گشتی. کەواتە یاسای نیوتن بۆ کێشکردن چییە؟ بەپێی یاساکە هێزی کێشکردن ڕاستەوانە دەگۆڕێت لەگەڵ سەرئەنجامی لێکدانی هەردوو بارستایەکە بێگومان ئەوە یاساکەی نیوتنە بۆ کێشکردن جا دەڵێ چی بابا دەڵێ هێزی کێشکردن لەگەڵ هەردوو بارستایەکە ڕاستەوانەیە واتە دەتوانین لێرەکانە بنووسین FG ڕاستەوانەیە لەگەڵ M1 و M2 واتە بە زیادبوونی بارستایی هێزی کێشکردن چی لێرێ زیاد دەکات و هێزی کێشکردن لەگەڵ دووجای دووریش پەیوەندیکی چۆنیان هەیە پێچان واتە هێزی کێشکردن لەگەڵ دووجای دووری پەیوەندیکی پێچانی واتە چی؟ واتە تا دووری زۆر بێ هێزی کێشکردن چی لێرێ کەم دەکات و ئەمە لە دەست ڕابردوو باسی ئەومان کرد من هێزی کێشکردن لە جەمسەرەکان پێراوەت بە هێڵی یەکسانی چی لێدە دەگۆڕێت ئەوە ڕێک ئەو یاسای نیوتکاتە هێزی کێشکردن یەکسانە بە نەگۆڕی کێشکردن ئەو جیە پێدەڵێن نەگۆڕی کێشکردن بارستایی یەک و یەکەم بارستایی دووەم دابەشی چی دووجای دووری. ئەگە بین تەماشای تێبینیەکان بکەین قوتابیانی عەزیز کە لەسەر ئەو یاسای هەمانە و زۆریش گرنگن لە تاقیکردنەوەی وزاری بە چەند شاس پرسیارت بۆ دێتەوە بابەجان تەماشاکە لە تاقیکردنەوەی وزاری بۆ دێتەوە دەڵێ ئەو جیە بەمانای چی دێ جی بەمانای چی دێ واتە نەگۆڕی کێشکردن ئاگادار بە باشە و یەکەش دەکاتی نیوتن مەتر دووجا بەسەر کیلۆگرام دووجا تەمان ئەوە لە یاساکە هاتووەتە دەرێ ئاگادار بە ئێم1 بارستای تەن یەکەمە و ئێم2 بارستای تەنی دووەم پێ دەڵێن و ئارەکەش نیوتیری زەوی. قوتابیانی عەزیز ئەگەر تەماشای ئەو ئەنیمەیشنە بکەین لێرە دیقەت دەنێ بابە ئەمە کە دەڵێن هێزی کێشکردن لەگەڵ دووجای دووری پەیوەندیکی پێچانەیە ئەگەر دیقەت دەی دووریەکە تا زیاد دەکات هێزی کێشکردن چی دێدێ هێزی کێشکردن کەم دەکات واتە چەند دووری زیاد کات هێزی کێشکردن وردە وردە چی دێدێ کەم دەکاتە پەیوەندیکی چۆنیان هەیە بابە پەیوەندیکی پێچانیان هەیە بۆیە دەبێت ئاگادار بین و نەگۆڕی کێش وەک پێم گوتی لە تاقیکردنەوەی وزاری کە بۆ دێتەوە بابە بۆ دێتەوە بەچەند شاز بۆ دێتەوە مەسەلەن بۆ نمونە پێ بۆ دێتەوە دەڵێن ئەو جیە بەمانای چی دێت پێ دەڵێن نەگۆڕی کێشکردن باشە یان بۆ دێتەوە دەڵێ یەکەی چیە دەڵێن نیوتن مەتر دووجا بەسەر کیلۆگرام دووجا باشە یان دەڵێ لەو هاوکێشەیە جیم بۆ دەربێنە چی لێدێ ئەتو ئەگەر جی دەربێنی لەو هاوکێشەیە بێگومان ئەوەی کە لەگەڵ جیە چیە M1 و M2 دەستە بن کرد باقی ئەوەکی کە دەستە سەرەوەی کرد کاتە توان هاوکێشەکە بۆ شازە بە بکە پرسیاری وزاریشی لێ هاتوتەوە. کاتە نەگۆڕی کێشکردن ژمارەکەی نەگۆڕە و چۆن ئەمە دەڵێن تاودانی زەوی بڕەکەی دەکاتە 9.8 نەگۆڕی کێشکردنیش دەکاتە 6.673 زەربی دەتوان سالب 11 نیوتن مەتر دووجا بەسەر کیلۆگرام دووجا. بەپێی یاسای سێمی نیوتن کە لێرە باسمان کرد بە هێزی کارلێکنیوانیان زەوی و مانگ هێزی کێشکردنە و ئەم دوو هێزە لە بڕدا یەکسانن و لە ئارسەدا پێچانە تەمان و لە پۆلی 11 یاسای هێزی کێشکردن یاسای سێمی نیوتنمان خوێن کتمان کاتێک دوو هێز کارلێکتر دەکەن لە بڕدا یەکسانن لە هێزی کار و کاردانەوە پێدەگوت لە بڕدا یەکسانن لە ئارسەدا چۆنن لە ئارسەدا پێچانن. جا بۆیە ئەگەر تەماشای ئێرە بکەین ئەو وێنەی کە لە کتێبەکەتدا هەیە هێزی تەماشاکە بابە هێزی زەوی بۆ مانگ یەکسانە ئەو هێزی کارەکەی کاردانەوەکە چییە هێزی مانگ بۆ زەوی باشە ئەو سالبە واتە لە بڕدا یەکسان واتە سالبەکەمانە ئارستەکان چۆنە پێچەوانن سالبەکە بەمانای ئارستەی پێچەوانە دێت واتە یاسای سێمی نیوتن کە کوتمان لە بڕدا یەکسان و لە ئارسەدا پێچەوانن
یاسای سێمی نیوتن کەواتە لێرەدا هێزی کێشکردن بۆ دێتەوە دەڵێ هێزێکی چۆنە هێزێکی بواریە ئەمە بەگشتی دوو جۆر هێزمان هەیە کاکە هێزی بواریمان هەیە باشە هێزی بەتەنەوت نووساومان هەیە هێزی بواری وەکو هێزی مگوناهاتی یاخود وەکو هێزی کەشکردن جا لێرە هێزی کەشکردن کاتە هێزێکی چییە بواریە ئەگە بارستایی نەگۆڕ بێت ئەو پەیوەندییان هێز و دووری دەردەبڕێت بە چی بابە بەو شازە کە لێرە بنووسی ئەو یاسا کاتێک بەکاردێ ئەو دەتوانێت بۆ شازش بنووسی ئفی دوو ئاری دوو تواندوو و یەکسانە بە ئفی یەک ئار یەک تواندوو ئەو یاسا بۆ شازش دەنووسێت ئەو چ کاتێک ڕاستەوە یاسا ئەگەر هاتوو دوو هێز و دوو دووریدا بوو دواتر پرسیاری لەسەر شکار دەکەن هەتا کۆتایی ڤیدیۆکە لەگەڵمان بە تابیانی ئەزیز ئەو تێبینیانە زۆ گرنگن ئاگدار بە یەکی لەو زانانێک کە لە بەش یەکەم هاتووە زانای جۆهنس کیپلەرمان هەیە جۆهنس کیپلەر دەری خست یان چی گوت جۆهنس کیپلەر دووڕای چۆن بوو دەری خست کە زەوی لەسەر هێلکەیە بە دەوری خۆردا چی دەبێت دەسوڕێتەوە ئەمە گوتمە زەوی دوو جۆر جوڵە هەیە بابە جوڵەی بەخولی هەیە و جوڵەی بەسوڕیە کاتێک زەوی بە دەوری خۆردا دەسوڕێتەوە جوڵەی چیە بەسوڕە بەڵام کاتێک زەوی بە دەوری خۆیدا دەخولێتەوە جوڵەی چیە بەخولە ئافرین دوای دەڵێ هێزی کەشکردن پێچوانە دەگۆڕێ لەگە دووجای دووری و چقینیان دووری چقی دوو بارستاییکە و باسمان کردمە هێزی کەشکردن لەگە دووجای دووری پەیوەندیی چۆنیە بابە پێچوانەیە هێزی کەشکردن ڕاستانە دەگۆڕێت ئەوە زۆر گرنگە ئاگدار تەلەبە زۆر ئەوەی تێکەڵەکە لەگەڵ هەڵگەڕاوی دووجای دووری چقی چی دوو بارستای لەگە دووجای دووری پێچوانەیە بەڵام لەگەر هەڵگەڕاوی دووجای دووری پەیوەندیی چۆنیە ڕاستان واتە چی ئەو قسەیە واتە FG ڕاستانەیە لەگەڵ هەڵگەڕاوی دووجای دووری باشە هێزی کەشکردن ڕاستەوانە دەگۆڕێت لەگەڵ سەر ئەنجام لێکدانی بارستای دووتەنەکە باسمان کردووە بە زیادبوونی بارستایی هێزی کەشکردن چی دێ زیاد دەکات پەیوەندیەکان چۆنە ڕاستەوان واتە ئەگە بارستایەک بێتە دوو ئەوەندە هێزی کەشکردن دەبێت دوو ئەوەندە ئەگە هەردوو بارستایەکان هەرێکیان بێتە دوو ئەوەندە هێزی کەشکردن دەبێتە چوار ئەوەندە ئاگات لەو قسەیە بێ و ئاخیر خاڵ ئەو خشتەیەمان هەیە ئەو خشتێش زۆر گرنگە بابەجان خشتەکانمان دەڵێت چی ئەو پەیوەندی نێوان دووری و هێزی کەشکردنە تا شاکە بڕم ئەوە مەسەلەن بۆ دێت و دەڵێ دووری نێوان دووتن مامۆستا بۆ دێنێتەوە لە تاقیکردنەوە بۆ دێنێتە بابا دەڵێ دووری نێوان دوو بارستای بێتە دوو ئەوەندە باشە هێزی کەشکردن بە چ کۆلکەیەک دەگۆڕێ ئەتۆ دەزانی تا شاکە ئەگەر دووری ببێتە دوو هێزی کەشکردن بۆ خۆی دەکاتی یەک بەسە ئارتان چونکە پەیوەندیی پێچوانەیە وەرە ئەو دوێ لێرە دابنێەوە کاتە ئێر دەکاتی یەک بەسەر دوو تواندوو و دەکاتی یەک بەسەر چوار کاتە بە کۆلکەی چەند دەگۆڕێ یەک بەسەر چوار دوای دەڵێ ئەگە دووریەکە بێتە سێ ئەوەندە هێز کەشکردن چی دێتێ دووجای دەکەی و هەڵی دەگەڕێنێ دەکات چەند دەکات یەک بەسەر نۆ ئەگە بێتە نیو ئەوەندە یعنی چی بابە یعنی یەک بەسەر دوو تاشاکە ئەگە ئاڕەکە بێتە نیو ئەوەندە یعنی یەک بەسەر دوو ئەی هێزەکە دەبێتە چی دەڵێن یەک بەسەر دوو تواندوو کەواتە هێزەکە دەبێتە چەند دەبێتە چوار ئەوەندە یعنی هەڵی دەگەڕێنەوە نیو بۆ خۆی دووجای دەکەی و هەڵی دەگەڕێنەوە دەکات چەند دەکاتە چوار ئەوەندە ئەگە بێتە سێ یەک ئەوەندە واتە چی بابە واتە یەک بەسەر سێ دووجای دەکەی و هەڵی دەگەڕێنەوە دەبێتە چەند دەبێتە نۆ ئەوەندە ئەو ئاگادار بە گرنگە لە تاقیکردنەوە بیستەکە مامۆستا لەوانەیە و ئەگەری زۆر هەیە زۆربەی مامۆستاکانی ئەو جۆرە پرسیارە دێنێتەوە پرسیاری 20 دەڵێ لە شوێنە دوورەکانی بۆشایی کێشکردن نییە بۆچی تازە باسمان کردمان بە پێ زیادبوونی دووری هێز کێشکردن چی لێ دەبێت هێز کێشکردن کەم دەکاتە هێز کێشکردنەکە چی لێدە کێشکردن کەم دەبێتەوە چونکە دووری نێوان تەنەکان چۆنە زۆرە واتە لێرە لە وەڵامدا دەتوانین ئاواش بنووسی بابە نووسی کێشکردن واتە FG چی دەبێ زۆر کەم دەبێت باشە لەبەر چونکە دووری لەگە دووری پەیوەندیی چۆنیە پێچوانەی هەیە چەند دووری زیادکە کەشکردنیش چی دەبێت کەم دەکات ساری 24 دەڵێ کەشتیوانەکانی بۆشای ئاسمان لە کەشتیشی ئاسمانی باشە لە کەشتی ئاسمانیدا کەشتیەکی ئاسمانیدا لە بواری کەشکردنی سفریدا نین یعنی ناتوانین بڵین کەشکردنەکەیان سفرە لەبەرچی لەگەڵ ئەوە ژوا دەکەوێت کە مەسەلەن جلی تایبەت لەبەر دەکەن بۆ مەسەلەن بۆ جلی تایبەت لەبەر دەکەن کاتێککە دەستنە سەر مانگ واتە دەستنەتەرەوەی هەساری زەوی یعنی وا هەز دەکە کێشیان نەمێنێ بجا پرسیارەکە دەڵێن کەشتیوانەکە و کەشتەکە هەمان تاودانیان دەبێت ئەویش تاودانی کێشکردنە بۆیە کەشتیوانەکە
شتەکان لە باری وەستاویدا دەبێت وا دەزانێت کە هیچ هێزێکایی تێناکات واتە هۆکارەکە بۆ دەگەڕێتەوە کەشتیوانەکە و ئەو کەشتیوانەی کە ئەو کەسێک کە لە سواری کەشتەکەی بووە لەگەڵ کەشتیەکە پێکەوە لە هەمان سدان هەمان تاودانیان دەدێت هەمان تاودانیان دەدێت کە هەمان تاودانیان هەبوو لەو کات لەوە هەز دەکات لەباری کەشتکردن سەفریدان بەڵام واش نییە باشە قوتابیانی عەزیز قوتابیانی خۆشەویست لێرە دێین باس لە چ دەکەین دێین ئێستا پرسیاری شکاری حسابی دەکەین پرسیاری حسابی شکار دەکەین زانین پرسیاری حسابی چۆن شکار دەکرێت و چۆن چۆنیش دێتەوە لە نمونەیەکی تا هێزی کەشکردن کتێب لاپۆڕە 23 پرسیارێکمان هەیە دەڵێ چی دەڵێ دوورینیان چقی 2 تۆپی بلیار دۆزەوە کە بارستایی یەکەمیان ئاگدار بە ئەو ئێمیەکە و بارستایی دومیشیان 0.4 کیلۆگرام بێت بڕی هێز کەشکردنیان دۆز هێز کەشکردنیانیشیان چەندە ئەوەندە واتە چی دەوێت دووری دەوێت دووری واتە ئاڕی دەوێت ئاڕ دووجا نا دووری عن دووری واتە بەتەبێ دووجا اینجا پرسیارەکە چۆن شیکار دەکەی بابە تاشاکە ئەمە دێین چ دەکەین ئێستا قوتابیانی عەزیز دێین ئێستا ڕێخستنێکی دەکەین ئەویش چۆن چۆنی لە کاتی شیکارکردنی پرسیاردا ئەمە تەمەنی هاسای هێزی کەشکردنمان بۆ شێوازە ئەگە بمان هەیە دووجای دووری بدۆزین عنی دووریەکە بدۆزینەوە ئەوەی دەبێنێ ئێرە ئەوەش دێنێ جێوی باشە کەواتە بەو شێوازە لێ دێت دەڵێن دووجای دووری دەکاتە لەگۆڕ کەشکردن بارستا یەکەم بارسی دۆ مەسەتی ئێرجی ئەگەر ئەو ئاڕ دووجایە نەمێنێ دەبێت ڕێگی دووجا بۆ هەردوو لا وەرگری باشە کە ڕێگی دووجات بۆ هەردوو لا وەرگر ئاڕ تواندوو لەژێر ڕێک دەکاتە ئاڕ ئەوەش دەکێتە ژێر ڕێک کاتە دەکاتە ڕێژی جی ئێم1 ئێم2 بەسەتی ئێرج ئەمە جی نەگۆڕ کەشکردنمان هەیە چەندە 6.6 بتوان سالە بیانزەیە بارستایی یەکەممان هەیە و بارستایی دووەمیشمان هەیە ئەوانە دەخین ناوکەوانە باشە دابەشی چێ دەکەین دابەشی هێزەکەی دەکەین کە هێزەکەمان چەندە بۆ خۆی داوێتی لێرە 8.92 بتوان سالە یانزەیە پاشەوەی کە دابەشت کرد لە ئاخر خوتوە ڕێگی وەردەگری کە دەکاتە چەند دەکاتە 0.3 مەتر و دەشکاتە 30 سانتیمەتر ئەوەندە هیچ زەحمەتێکی تێدا نییە زۆرجار تەلەبە دەڵێ مامۆستا ئەمن کێشەکەم ئەوەیە نازانم چۆن مەسەلەن بوون منە ڕێگەکەی دەربێنم بابەجیان زۆر ئاسانە تو بەس جێگۆڕ چێ دەکەی جێگۆڕکێ دەکەی ئەو یاساتوان ئاش بنووسی بابە دەتوانین ئاش بنووسی جی ئێم1 ئێم2 بەسە ئاتواندوو ئاش دەتوانین یعنی هیچ کێشەیەکی تێدا نییە ئەتۆ ئەوە دەیەدۆزێ ئەو دەستە ئێرە ئەوش دێتە جێوی هەر ئەوەندە زەحمەتێکی تێدا نییە ئەگە بینە سەر نمونەی یەکی ڕاهێنانی یەکی تا پرسیاری یەکەم لە پرسیاری یەکەمدا دەڵێت چی دەڵێ لە نمونەیەکی تا ئەگە بارستایی هەر یەکەیان 0.8 کیلۆگرام واتە ئێم1 و ئێم2 هەردووشیان هەر یەکەیان 0.8 کیلۆگرام بێت و دووری ناچەقەکان دوو گۆیەکە پێویستە چەند بێت واتە ئاڕم بۆ دۆزەوە ئاڕەکەم بۆ بدۆزەوە ئەگە بێت و هەمان چ بەکاربێنم هەمان هێزی پرسیاری پێشوو بەکاربێنم کاتە لێرەش نەفسیشت بەتێ ئاڕ دۆزیەوە ڕاستە خۆ دەتوانانی بۆ خۆت هاوکەشەکە ڕێک ئاش بۆ شێوازە ڕێخی جی تێدا نەگۆڕ کەشکردنە ئێم1 و ئێم2 شتا بەس ئاگادار بە ئێم1 و ئێم2 هەرێکیان 0.8 واتە جارێک 0.8 جاری دووەمیش هەر 0.8 بیخێ ناو کەوانەش باشە و لە خوارش ئێفجیت هەیە کە سەرت جاران کرد دابەشی ژێرت کرد بەڵام بە کەوانەوە ئەوە دووریەکەت بۆ دەردەچێت کە دەکاتە 0.692 مەتر قوتابیانی عەزیز پرسیاری دووەم لە وزاریش هاتوتەوە پرسیاری دووەمیش باشی کارکەین زۆر جار تەلەبە دەڵێ مامۆستا ئەم سەر لەو خشتەیە دەرناکەم ئەو خشتەیە هەروو خۆی لە وزاری هاتوتەوە بابە تەماشاکەن قوتابیانی عەزیزی من لێرەکانەدا پرسیارەکە دەبێت لێی تێبگەین زانین دەڵێ چی دەڵێ هێزی کەشکردن دۆزەوە کە کار دەکاتە سەر کەسێک بارستایەکی ئەوەندێ یعنی ئەو کەسە بارستایەکی هەیە بڕەکەی چەندە 67.5 کیلۆگرامە باشە لەسەر ڕووی هەر یەکە لەم هەسارانەیە یعنی تۆ جارێک هێزی کەشکردنی ئەو کەسە دۆزیۆ لەسەر زەوی جارێکی لەسەر چی لەسەر مەریخ یعنی هیچ فکرێکی تێدا نییە دەڵێ ئەگەر بارستایی یەک کەسەکە 67.5 کیلۆگرام بێت بارستایی زەویشی داوە و نیوتیری دووری زەویەکەشی داوە باشە ئەتو دێ ئەوانە دادەنێەوە یان چ دەکەیت یاسای هێزی کەشکردن تەیە نەگۆڕی کەشکردنت تێ ئەوە جیەکە نەگۆڕ کەشکردن تێ ئێم1 ئەوە ئێمەکە تەیە
ئێمی دووش جا لێرەکانە دەڵێ بەدەڵ مامۆستا ئەمن ئەو بە ئێم1 دانمە بە ئێم2 دانم هیچ فەرقی نییە بابە مەبینیان جارانە هیچ کێشەمان باشە ئەتۆ میمەوەی بخێ ناو کەوانەیەک باشە بیخە ناو کەوانەیەک بۆی غەڵەت نەکەی بەس جارانیان دەکەی بەس جارانیان دەکەی لە ئەنجامدا هیچ کەشکردنی ئەو کەسە لەسەر زەوی دەکات چەند دەکات 664 نیوتن ئەو بەنسبەت چی بەنسبەت زەوی ئەدی بەنسبەت مەریخ ئەگە بیدۆزینەوە نەفسی شت دەکەی جیەکەت هەیە باشە ئێمیەکت هەیە باشە ئێمی دووش ئەو جاری چ دەکەی ئەوی بەکاردێنی ئەوی بەکارنانی ئی مەریخی خۆی بەکاردێنی باشە و دووریەکەی مەریخ بۆ خۆی بەکاردێنە دووریەکەی مەریخ بەکاردێنی باش با بکەم ئەوانە هەر هەموو جاران دەکەی باشە دابەشی ژێرە بەتوانی دوو ئاگادا بەتواندوەکەت لەبێ نەچێت دیسان کێشەکەمان بۆ دەرەچێت کە دەکات چەند دەکات 243 نیتر واتە ئەو کەسە کێشی لەسەر زەوی 664 نیتر واتە زیاد بووە بەراورد بەچێت بە مەریخ باشە با بکەم یاشتەکە ئاسانە هیچ زەحمەتێکی تێدا نییە دینە کوێ دین ئەو جارەیان پرسیاری گرنگترمان هەیە قوتابیانی ئەزیز لە لاپەڕەی کە پرسیاری وزاریمان هەیە با بزانین بە چەند شێواز پرسیاری وزاریمان بۆ دێتەوە یعنی بوونم لە مامۆستای تاقیکردنەوەکانی 20ەکە بزانین بە چەند شێواز پرسیارمان بۆ دێنێتەوە تۆی قوتابی ئەزیز و خۆشەویست دائیمان احتیاجی خۆت بکە دائیم پرسیاری وزاری شکارکە بۆی زۆرتر فکرە بزانی بابە باشە پرسیارەکەمان دەڵێت چی پرسیاری یەکەم دەڵێت دوو تەمبارستەیەکی دیاریکراویان هەیە و دووریشی دیاریکراویاندا هەیە بەکام کۆلکە هێزی کێشکردن دەگۆڕواتە FG دەبێتە چەند باشە ئەگەر دووری نێوانیان بێتە نیوەی دووری یەکەم جاری بابە ئەمە ڕێگایەکی ئاسانە پێ دەڵێت هیچ خۆت تێکمەدە پەیوەندیەکە لە مابینی FG و ئاڕتواندوویە ناڵێت دووریەکەی بۆتە نیوە ئەحمە زۆر مامۆستا هەیە بە زۆر ڕێگای دوور و درێژ حەلەکە ئەمە ئەوە ناکە ڕێگای ئاسان تەماشا ئەو ژمارە هەڵبژێرە چی نیوە باشە وەرە ئەلێری دابنێ ها یەک خۆ دەزانی نیو چەند دەکەونێ ینی 0.5 توانی دوو وەرە دابەشی کە دەکاتە چەند دەکاتە 4 لەوەی ئاسانتر دەتەوێت زۆر ئاسان ئیکەشێ ڕێگەی ئاسانتریشەیە بەس ئەوە کفایەتەوەی بزانە باش دواوی دەڵێ ئەو جاریان ئەوە شازیشکەیە دەڵ ئەگەر هێزی کەشکردنیان دوو بارستایە بکاتە 36 نیوتن ینی ئەو F1 ئەو هێزە دەبێتە چەند واتە F2 دەبێتە چەند F2 دەبێتە چەند ئەگەر دوورینیان دوو بارستایەکە ببێتە سێ ئەوەندی دووری بنەڕەتێکی واتە چی واتە ئاری دوو کاتە سێ ئەوەندەی ئاری یەک زۆر ئاسانە چ دەکەیت دەنووسی F1 ئاری1 تواند F2 ئار2 تواند ئەتۆ دەتەوێت چ بدۆزیەوە دەتەوێت F2 دۆزیێت زۆر چاک ئەمە دەڵێن چی دەڵێن F2 یەکسانە لەسەرە چمان هەیە F1 ئاری1 تواند ئەدی لە خوارێ دەڵێ مامۆستا ئاری2 تواند یان دوو شتەکان بەس دادەنێ با بکەم ئاتان شاکە F1 چەندە F1 36 ئەوە 36 باشە ئاری1کت نییە هەر خۆی بنووسەوە ئاری1 تواند بەس ئاری2 لەجێ هەر ئار2ێکی ستنووسی سێ ئاری1 واتە تواندووشە لێرە دەکاتی دەکاتە 9 ئاری1 تواند ئێستا ئاری1 تواند ئاری1 تواند دەڕوە 36 دابەشی 9 دەکات چەند دەکاتە 4 کەواتە پرسیارەکە وەڵامەکەی دەکاتە چی دەکاتە 4 ئەو پرسیاری ڕێبەریشە و پرسیاری وزاریشە پرسیاری سێم لەو هاوکرد دەڵێت جی شێوەیەک لە یاساکانی تم کەشکردنی گشتی ئایا لە کام لەمانێ خوارەوە دەتوانێت لە بۆشایدا لە بەشایەکە دابدرێت بۆ ئەوەی بە هاوکێشیەکی ڕازدەم یعنی مەقسەدی ئەوەی ئەگەر جی بدۆزینەوە لە یاسای کەشکردنی گشتی یاساکە کام لەمانەیە بێگومانە تۆ دەزانی ئەمە ئەگەر جی بدۆزینەوە دەبێت ئاڕەکە تواندووی لەگەڵ ئەوە هەر نابێت ئەوەیان M1 M2 FG ئاڕتواند ئەوەش نابێت چونکە جی لەگەڵ ئێمەکانە کاتە ئێمەکان بن کرد کاتە ئەوەش نابێت ئەوەیان ڕێکێ دەچێت کەواتە وەڵامی ڕاستیە سیە با پێشت بڵێم چۆن دەری دێنی تاشاکە با بزانی چونکە داوی هەیە نازانێ باشە پێشی شەرمە پرسیارکە ئەمە لێرە کارەسانی بۆ دەکەین بابژێن تاشاک دەڵێن FG دەکاتی G M1 M2 وەسەر چی ئاڕتواند ئەتۆ دەتێت ئەو جێ دۆزیەوە باشە لێ وەرە بهێنێ ئێرە چیە لەگە نەزانراوێ M1 و M2 دەستە بنەوە باشە ئەوەکە بۆ سەرێ FG ئاڕ1 ئاڕی تواند و با بڵێن چونکە یەک ئارمانێ FG ئاڕتواند کاتە وەڵامی ڕاست سیە پرسیارشکە دەڵێ لە هاوکێشەیەدا لەو هاوکێشەیەدا پێی دەگوترێت چی ئەو جێ چی پێ دەگوترێت ئەو جێ پێی دەڵێن نەگۆڕی کەشکردنی گشتی کاتە وەڵامی ڕاستیە ئەیە
نرخی جی ئەو جارە ها بزانە بە چەند زۆر هاتوتە بابە ئەو جار دەڵێ نرخی جیم پێ بڵێ نرخی جی دەکاتە چەند ئەمە دەزانین نرخی جی دەکاتە 6.67 تا 3000 بتوان سالب 11 وەڵامی سی ڕاستە قوتابیانی ئەزیز دواتر پرسیاری دواترشمان هەیە بەڵێ ئەگەر دووری ناوچەقی 2 بلیار بکاتە 0.3 متر 3 متر بێت ها 0.3 متر بێت ئەو ئارە و بارستایی تۆپی یەکەم M1 ئەوەندە بێت بارستایی تۆپی دوم ئەوەندە بێت ئایا بڕی هیچ کەشکردنیان بە نزیکی دەکات چەمەتە FG دێت ئەو پرسیارە زۆر ئاسانە ئەمە ئەگە FG بدۆزینەوە FG بدۆزینەوە دەڵێن چی دەنووسین G M1 M2 بەسەر چی ئارتوان لە پێشووتر شکارمان کردەوە پرسیارە هەر یەک لەوانە بێنە لێر دابنێەوە ئارەکەشت هەیە بەس ئاگدار بە زۆر جاران ئەو ئارە بە سانتیمەتر دەداتێت توی هەم جارێ بیکەی متر ئێستا لێرە بخۆی مەترە کات پێویست بە گۆڕین ناکە وەرە بەس دابنێەوە ئەمە جیەکەمان 6.63 جارانی دەتوان سالب 11 جاران M1 مان چەندە 0.3 M2 مان چەندە 0.4 ئەو هەم دەخێناکەوانەی و لە خوارێش چمانەیە 0.3 توانی دوو باشە سەرێ جاران کە و دابەشی ژێرە بکە وەڵامەکەمان بۆ دەرەچێت جا لێرەکاندا قوتابیانی ئەزیز ئەگەر دیقەت دەی لە پرسیارەکەیدا ئەلێرە بەس توانەکانیان فەرقە ها دیقەت دێت دەتوان سالب 11 دەتوان سالب 14 دەتوان سالب 9 و دەتوان سالب 11 ئەو پرسیارە دەزانی کام پرسیارەیە کە بۆ تاتۆ بابە ئەو پرسیارە ئەویانە دیقەت دێ ڕێک ئەو پرسیارەیە بۆ تاتەوە توی قوتابی ئەزیز دەبێت زۆر تەرکیزکە ها ڕێک ئەو بهێنایەوە 8.9 بتوان سالب 11 یعنی دراو زەبووی هەموو جارە دەڵم بابە پرسیاری دەرق مەکە فیزیە بۆ دەرق نابێت دەبێت ئەتۆ وا بکەیت چ بکەیت تێگەیشتن بەکاربێنی بۆیە لێرە ها دراو داواکراوی جا کردێتەوە بۆیە تۆ قوتابی ئەزیز کاکە دەبێت تەرکیزێکی چاک بخەیە سەر پرسیارەکانت باشە لە پرسیارەکەدا ئەمە وەڵامی ڕاستی ئەوەی کە بۆی هەڵبژێرین دەتوان سالب چەندە دەتوان سالب 11 کاتە وەڵامی ڕاستیە وەڵامی ڕاست ئەوەیان وەڵامی ڕاستیە ئەیە باشە وەڵامی ڕاست ئەیە چونکە دەتوان سالب 11 بوو قوتابیانی ئەزیز پرسیاری حەوت و پرسیاری هەشت ئەوانەش هەردوو جۆری پرسیارن کە لە وزاری هاتوونەوە بە پرسیارەشتان بۆ شکار کەم ئەو پرسیارە کە هاتوتەوە فکرێکی زۆر جوانی تێدا بوو بە شارەزابی ئەویش پرسیاری حوتە دەڵ ئەگە دووری ناچەقی 2 بلیار کاتە 0.3 ئەوە ئارەکەیە هەردووشان هەمان بارستان هەبێتە M1 و M2 یەکسان و هەردووشان بە M دادەنین باشە بڕهێزی کەشکردنیشان دەکاتە ئەوەندە یعنیەوە FG بیرۆکەکەت پێ دەڵێم ئەتۆ بۆ خۆت لە ماڵە بە حاسیبی بیکە وەڵامەکە دەرگەنە تەماشاکە یاساکە ئاوا دەنووسی ها دەنووسی FG G M1 M2 بەسەر چی ئارتوان دوو ئەمە دەڵێن ئێمەکانیان یەکسانن مادەم ئێمەکانیان یەکسانن یعنی چی دەکەی ئەتۆ لە جێ هەر ئێمانە ئاوا دەنووسی ها دەنووسی FG یەکسانە بە G M توان دوو بەسەر چی ئارتوان چونکە داوای پارستایی لێ دەکات بۆ بە M توان دووماندانە چونکە M جاران M دەکات چی دەکاتە M توان دوو وەرە تۆ دوولاو دونیام بکە کاتە ئەمە ئەگەر M دۆزینەوە بابە دەکاتی دەکاتە FG ئارتوان دوو دابەشی چێ دابەشی G بەڵام چی لەبن ڕەک باشە ئەگە بین حاسیبە بەکاربێنین تاشاکە بابە با بۆ بکەم بۆی دوای نەڵێ مامۆستاها دەرفەتم نەوە وات بەکەم شکارکەم ئەلێرەکانی هێزەکەمان هەیە بڕەکەی چەندە کانەیەک کۆوە لەگەڵ من 9.05 جارانی دەتوان سالب 11 باشە بە دەی لەگەڵ من جارانی چی جارانی ئارتوان دوو 0.3 توانی دوو کەوانەکەی داخەوە یەکسانی داگرە اینجا دابەش کەوانە لە بنەوە جیەکەمان 6.673 جاران دەتوان چەند سالب 11 کەوانەکەی داخەوە اینجا لە ئاخیر خۆتوان ڕێگی وەردەگری باش ئەوتە لە ئاخیر دەنووسی چی دەنووسی ڕەجی لە خوارە نووسرا ئەنس یەکسانی داگرا یەکسە وەڵامەکەت بۆ دەرەچێت کە دەکاتە 0.35 بەنزیک کەواتە وەڵامی ڕاستیە وەڵامی ڕاست پێ بۆیە قوتابی ئەزیز دەبێت بابەکەم دەبێت زۆر وەریابی پرسیار شیکارکردن پەیوەندی بە تێگەیشتنەوەیە باشە بابە ئەو پرسیارەشمان هەیە پرسیاری هەشت ئەو جاریان بارستاییان داوە ئەوە بە گرامە دەبیکە کیلۆگرام عین دەکاتە 0.3 کیلۆگرام ئەوەشتان بە هەمان شێوە
دەکا 0.4 کیلۆگرام وانە گۆڕی کەشکردنیشمانەیە و هێزەکەشی داوە ئەتو دێ بەس دەجێ دانانەوەی دەکەی یعنی ئەتۆ چ دەدۆزیەوە ئەتۆ ئار دەدۆزیەوە گوتمان تازە فەرموو ئەگەر دەتوێت شیکاری ئەو پرسیارە بکەیت وەڵامەکە بە بنووسم بەسەرچە ئەوان دەکاتە 0.34 کیلۆ ئەو پرسیاری پێشوو بوو بەڵام ئەوەیان چۆن شیکار دەکەی ئاوا بنووسە بابا ئەو قشتیان بۆیە بەتاڵی بەجێشتە بۆی بۆ خۆ شیکارێکی بەڵام چ بکەین دەوێت بۆ شیکارکەین بۆی نەڵێ مامۆستا پرسیارەکانی بۆ شیکار نەکردم ئەمە قوتابیانی خۆمان خۆش دەوێت خزمەتیان دەکەین و هەر پرسیارێکشان هەبێت جوابیشان دەدەینەوە ئینشاءڵڵا بەپێ ئەو کاتێک کە لەبەردەستمان دەبێت ئەو پرسیارە بۆ 16 شیکارکە باشە بابا ئەو بە واجب بێ بۆ یاساکەم بۆ نووسی بەس دانانەوەی دەکەین قوتابیانی ئەزیز دێنە سەر هەسەنگاندنی بەشی یەکەم کۆمەڵێک پرسیار هەیە پرسیاری جوان هەیە لێرەکانە بە ئەوانیش باس بکەین جەدەین پرسیارە گرنگەکانشت بۆ دەستنیشان دەکەم قوتابیانی ئەزیزی خۆم لێرەکانەدا پرسیاری یەکەم زانە دەڵێت چی لە هەسەنگاندنی بەش دەڵێت لەسەر بازنەیەک تەنێک لەسەر بازنەیەک دەڕە بە خێرایەکی چی بڕنەگۆڕ بابا خەتی لە بەندەکە دەڵێ خێرای بڕنەگۆڕ ڕێک لێکەوتە تاودانی چیە سەفرە لەبیرت نەچێت کام لە مەخەنەی خوارە بۆ جوڵەی تەنەکە ڕاز نییە پەلەی نەکەی بڵێ یەکسەر خۆ بەڕاستیان دابن دەڵێت چی هەر ڕازی یان چوار قسەتی یەکیان غەڵەتە مادەم بازنێ دەبێت چەقە تاودان تێ دەبێت ئاڕستە بگۆڕێ باشە دەبێت بڕەکەشی نەگۆڕە دەبێت تاودانەکەشی نەگۆڕ بزە تەماشاکە دەڵێت چی دەڵێت چەقە تاودانەکە بە ئاڕستی چەقی بازنەیە ئەوە ڕاستە ئەو دەڵێت چی هەر غەڵەتە باشە ئاڕستەداری خێرایەکەی ناگۆڕێ ئەو غەڵەتە کاتە وەڵامی ڕاست چییە جیمە بۆ چونکە هەرستی خێرای بەردەوامی جوڵەی بازنەی دەگۆڕێ پرسیاری دووەم دەڵێت چەقە تاودانێکم بۆ دۆزەوە بۆ ئەو پرسیارە پرسیاری دووەم و سێم لەسەر ئەو جواب دەدەینەوە دەڵێت تەنێک ئۆتۆمبیل لەسەر ڕێژی ئاسووی دەڕۆ بە خێرایی چەند 15 مەتر بەسەر سێکەند ئەو ڤیە لەسەر بازنێک کە نێوتیرەکەی ئەوەندەیە چەقە تاودان بدۆزین ئێجا خۆ چەقە تاودان ئەگەبی دۆزین و زۆر ئاسانە دەڵێن ڤی تواندوو بەسەر چی ئار ئەو پرسیارێکی وزیاری ئاگادار بە کاتە دەڵێن 15 توانی دوو دابەشی چەند 25 یەکسەر وەڵامەکەت بۆ دەدەچێت پێم وابێ ئەگە هەڵە نەبم جیمەوە لێرە دەستنیشان ناکردە کە دەکاتە چەند دەکاتە نۆ دەڵهۆی سەرەکی چەقە تاودانی ئۆتۆمبیلەکە چیە چەند شتێک وای کردو چەقە تاودان بۆ دروستکە جاری وای ئاگادار بە ئەو پرسیارەت بە حساب هەڕێک ئاوا دەداتێ لە سەرچاوی چەقە تاودانەکەم بۆ دۆزی بگومە ئەمە دەڵێن سەرچاوەی چەقە تاودان چێ هێزی لێخشانە لە نێوان پایەکە و ڕێگایەکە کاتە وەڵامی ڕاستیە وەڵامی ڕاست جیە تابیانی خۆشەویست لەگەڵتان بەردەوام دەبێت دێنە سەر پرسیارەکانی کەش هیچ پرسیارێک بەجێ ناڵین بۆ ئەوەی تۆ قوتابی ئەزیز بگەی بە خەونی خۆت و بتوانی نمرەی خۆت بەدەست بێنی ئینشاءڵڵا قوتابیانی خۆشەویستی من دەڵێ پرسیاری چوارەم هەسەنگاندنی بەش بارستایەکمان هەیە و دەڵێ بە دەوری خۆردا کە بارستایەکی کەشمان هەیە دەکات چەند دەکاتە 1.9 زەربی دەتوانسی واتە ئەوە ئێم1 ئەوەشیان ئێمی چەند ئێمی دوو دەسوڕێتەوە تێکرای دووریە کەشمان هەیە واتە زەی بارستایەکەی ئەوەندە بوو بە دەوری خۆشدا کە بارستایەکەی ئەوەندەیە دوودانە بارستایمانە دووریمان هەیە دەڵێت چی هێزی کەشکردن بۆ دۆزەوە تازە پرسیارمان زۆر شیکار کرد هێزی کەشکردنەوە یاسایەکەی بوو دەبەس دەجێ دانانەوەی دەکەی جیەکەمان نەگۆڕە دادەنێەوە و بارستای یەکەم و بارستای دووەم و ئیزەوی و خۆرە دادەنێەوە و دابەشی دووریەکەی دەکەی بەڵام دووجایەکەت لەبیر نەچێت بەکانش لەبیر نەچێت کارێکسە هێزەکەمان بۆ دەدەچێت ساری پێنجەم دەڵێ کام لەوانەی خوارە بەڕوونکردنەوەیکی گونجاو دادەنرێت بۆ ئەم دەڕبڕینە یعنی بۆ ئەو هاوکێشەیە تاماشاکە بابە ئەوە تاودانی زەوی باشە تاودانی زەوی دەڵێت چی دەڵێ توندی بواری کەشکردن دەگۆڕێ بە گۆڕانی دووری تەنەکە لە زەویەوە تەمانە قسە ڕاستە بۆ چونکە کێشکردن بە بگۆڕانی شوێن دەگۆڕێ دووەم بە تاودانی کەوتنە خوارەوە سەربەست دەگۆڕێ بە گۆڕانی دووری تەن لە زەویەوە ئەوەش ڕاستە لەبەر چی چونکە تاودانی زەوی تاودان بە گۆڕانی شوێن تاودانی زەوی مەسەلەن بوون منە تو شاری هەولێرت هەیە کەرکووکت هەیە شیکاگۆت هەیە ئەمریکا ئەو وڵاتانە هەر هەمویان هەرێکەوە بە پێی جغرافی زەوی تاودانەکەی چی دێتە دەگۆڕێ کاتەوەش ڕاستە تاودانی کەوتنە خوارە سەربەز لەسەر بارستای تەنەکە بەن نییە ئەو قسەش ڕاستە چونکە مە تاودانی زەوی دەکاتە چەند دەکاتە 9.8 وایە مەتر بەسەر چرکە تواندوو بلاقی بارستایەوە نییە گوتبایە کێش با کێش پەیوەندی پێوە هەیە هەموو قسانە ڕاستە بڵێ هەموو قسەکان ڕاستە پرسیاری شەشەم
دێنە سەر پرسیاری شەشەم ئەویش ئەوەیە دەڵێت چی دەڵ ئەو زانیاریانە چین کە پێویست پێ بۆ ژمارەکردنی خێرای خولگە مانگی دەست کرد بە دەوری هەسارەیەکدا با بکەم ئەوانەی کە بزانیارانی کە پێویستمان پێە دووشتە بارستایی هەسارەکە لەگەڵ چی لەگەڵ نیوتیری خولگەکە و پێ یاسایەکەیە کە هیچ پرسیارێکی حسابی لەسەر نێتەنها و پرسیارێ لە سەرە بەڵکەم لەوانەیە خوارە بەشێکی ڕاست پەیوەندی خولگە و نێوان زەوی و خۆر وەسەف دەکا بێگومان خۆر دەبێتە بەشێک لە تیشکۆ لە بۆ زەوی کەواتە وەڵامی ڕاست لێرە دەڵێت زەوی لە ڕێڕەوی چێلکەی بە دەوری خۆردا بە سوورەت ئەم قسەکەی تەواوە و خۆر دەبێتێکی لە تیشکۆکانی ئەو قسە ڕاستە ئەدی بۆ جیم ڕاز نییە دەڵێ خۆ لە ڕێڕەوی چێلکە بە دەوری زەوی خۆر بە دەوری زەوی دەسوورێتەوە خۆ دنیا بە دەری گوتی دەوران دەورانە بەڵام خۆ قەت ناکرێ خۆر بە دەوری زەویدا بسوورێت و شتیوان نییە وەنیا دائیم بچووکەکان بە دەورەی گەورەکاندا دەسوڕێنەوە خەریکی قسە و ئەولانە جا بۆیە ئەتۆی ئازیز دەبێت گەورەبی دەبێت دائیمەن متمانەت بەخۆت هەبێ هیچ شتێک کار تێناکە باشە سیفەتی خۆرت هەبێ کەواتە دەڵێن زەوی لەسەر ڕێوی هێلکێ بە دەوری خۆر دەسوڕێتەوە باشە وە خۆریش دەبێت یەک لە چی لە تیشکەکان پرسیاری هەش دەڵێ کەم لەم دەقانی خوارەوە ڕاستە هەرێکە لە بارستایی و کێش بە گۆڕانی شوێن چیان لە دێ دەگۆڕێن ئەو قسە غەڵەتە بارستای بە گۆڕانی شوێن دەگۆڕێ بەڵام کێش ناگۆڕێ ڕۆژ هەر غەڵەتە کێش بە گۆڕانی شوێن دەگۆڕێ بەڵام کێش دەگۆڕێ بۆ چونکە لەسەر بارستایی تاڵدان بەندە بەڵام بارستایی ناگۆڕێ ئەو قسە تەواوە چونکە بارستایی بڕە بەڵام کێش ئارسەدارە دەکرێت بگۆڕێ بە پێی تاودانەکەی دەکرێت بگۆڕێت باشە پرسیاری هەشتم دەڵکام لەم دەقانە ئەوە باسکە پرسیاری دەڵکام زانە گەردوناسی ئەوەی دۆزە کاسارەکەن چەند ڕێڕێوی هێلکەیی دەسوڕێنەوە نەک بازنەی با بکەم ئەو دەڵێن زانایەکمان هەو بەناوی چێ کاک جۆهێنس کیپلەر ئەوەی دۆزیەوە باشە بابە ئەوە تەمان لە هەموو بەشەکان زۆربەی بەشەکان زانایەک ئەوانی کە گرینگن تەمان ئەم بۆم کردونە پەڕێکی ئایفۆر دیدەمە قوتابی خۆشەویستەکان ئەو قوتابیانەی قوتابی خۆشەویستانە کە ئێستا لە دەورەکانن پێویست ئەو شتانە بزان بابە یەکەکان ناوی زانایەکان لە مەکتەبی ئیشتان پێدەبنەوە باشە بۆیە تۆی تابی ئەزیز دەبێت ئەو پڕی وتکاری بخوێنی کتێبی فرامۆش نەکەی پرسیاری دەیەم دەڵ ئەو تەنێک کە جوڵەی بازنەی هەیە تەنی چاوسەنگە دەڵێن هەرگیز هاوسەنگ نابێت قەتی نابینێ بۆ چونکە بەردەوامی ئاراستە چ دێ ئاراستە دەگۆڕێ ئاراستی چێ دەگۆڕێ ئاراستەی لێکەوتە خێرای دەگۆڕێ بۆیە تەنەکە هەرگیز هاوسەنگ نابێت بڵێ نەخێر لەبەر ئەوەی سەقی هێزیش کاری تێدەکات کە دەڵێ سەقی هێز کاری تێدەکات مەقسەدی ئەوەی بەردەوامی ئاراستی خێرای چی دەبێت دەگۆڕێ قوتابیانی عەزیزی من لێرە کۆتایی بەوانەی ئەو ڕۆژمان دێنین کە کۆتاوانەی بەشی یەکەمە لە بەشی دوو بەشەکانی کە لە خزمەتاندا دەبین هیوادارم وانەکان سوودیان بۆت هەبێ تاوانەی داهاتوو بەخوا دەست پێرم وات لەگەڵ